خوان ئەسەپێن بە زۆر نابێ یعنی ئەوە نیە لەگەڵ گۆڕانکاریەکانە خوان بگونجێنن لەگەڵ پێویستیەکانی ژیانی خەڵقا ئەمانیش خزمەتی زیاتر بکەن بۆی کە خەڵق لیان ڕازی بخۆی گەر ئێمە بینە سەر حقیقەت چ دوژمن و چ ئەمانیش ئەگەر تۆزێ بیر بکەنەوانێ ئەو پارەی لە ئەمن و ئیستیخبارات و جاسووسی و ئەمانە سەرفیەکەن ئەگەر بۆ خزمەتی خەڵکە سەرفیکەن پێویستیان بە هیچ نابێ خەڵکیش دەنگیان پێێت تایان دوژمنەکەش بەڵام بەداخەوە ئەمان نییە ئەو پارەی کە دەستیان ئەکەوێ ئەو داهات و ئەو تاڵانی کە دەستیان ئەکەوێ زۆربەی زۆری ئێن بە دوژمنانی گەلەکەمان بۆی کە پشتیان بگرن و کە نێڵن بکەون ئەمان بەس خەمی دەسەڵاتیان نەخەمی خزمەتکردنی میلەت و ئەم سامانە هەر لە ساڵەکانی 2000کە وتیان نەوت سەر بەخۆی بۆتە بەڵا بۆ میلەتی کورد یەخوا ئەو نەوتە هەر نەبووایە زۆر باشتر بوو ئەم نەوتە بۆتە بەڵایەک بەسەر میلەتی کوردی داماوە کەەوە بۆ ماوەی تقریبەن وا مانگی هەشتاوە بێت تا ئێسێمە موچێ مانگی 6 مان وەرنەگرتووە یعنی حکومەتێک زۆر بێباکە بەرامبەر بە هاوڵاتەکەی بەرامبەر بە موچەخۆرانی بەرامبەر بە میلەتەکەی ئەمە یەکەم جارە لە هەموو دنیا شتیوا بێت دەسەڵاتداری حکومەتێک خۆ ئەمە حکومەت نییە ئەمە حکومەتێکی ماوە بەسەر چووە ئەمە دەسەڵاتداری دوو حیزبن کە بوونێتە بەڵا بەسەر میلەتێکی داماوە لەبەرەوەی نەموچە قوتی خەڵکیان خواردووە ئەوە بازارەکەی کە تۆی بینیت ئێمە موچێ مانگی 6 مان وەرنەگرتووە پار مانگی 12 چەندها پاشەکەوتیان بردیان هەوتمان قەیناکە لە 2014 لە 2015 ئەمان خەریکی ڕاوەڕوتن بە بیانووی پاشەکەوتنیکن موچە نییە موچایە موچەنەها بەغا با موافقەت کە کاکە بەغاچی بەغا خۆشامی شەریف نییە بەغا بۆ ئێمە پشت بە بەغامە بەسە ئەی خۆت کوا داهاتی ناوخۆ وڵی دیارە ئیدارەیەکی ڕێکمان نیە عەدالەتمان نییە ئەگە عەدالەتیش نەبوو ئەوەیە بەڕاستی ئەمە حکومەت نییە با پێ بڵم من لە نەوەدەگانەکە خەڵکە چوو دەنگی من خۆم یەکێ بووم لەوانە نەچوم دەنگ بم شکا من نەزانم ئەمانە لە شاخچیانکەوە لەم دۆڵ خەڵکیانە کوژ لەو دۆڵ خەڵکیانە کوژ ڕخکاریشی تەواو هەیە لە دەرێنانی نەوت و ناردن و هەناردەکردن و فرۆشتنی یعنی ئەوە لای کۆمەڵگای کوردی معروفە و معلومە کە تەوزیعکردنێک نییە لێرەشا بڕیارێکی دادگای فیدرالی هەیە ئەوەشمان بیر نەچێ کە ئەبێ نەوت و نانەوتی و داهاتی ناوخۆ بگەڕێتەوە بۆ حکومەتی ناوەندی لەوێشەوە دابشکرێتەوە بەسەر عێراق و کامیلی و هەرێمی کوردستان هەر ئەوە شاکە موچەی دواخستووە موچەی مانگی 6 دواخستووە کە موچەی مانگی 6 دواخستووە ئەبێت تەوتینیش کرێ واتە لەمە دوا فەرمانبەر نێتە سەر شەقام و داوای مافەکەی خۆی بکە هەندێک دەوڵەت هەیە ناوچەکە بەڕاستی ئەو پەڕیژیانێکی ڕەفاهی و خۆش و چاچیان بەرەمهێناوە بۆ هاونیشتمانەکانی خوان بە بەڕاستی ئەوەی لە کوردستانە بۆتە بەڵاو ئەوەی بۆتە تەقریبا بۆتەکەی سەرشانی خەڵک نەوتە نەوە ڕاستە لە وڵاتە زۆرە ڕاستە لە وڵاتە ئەفرۆشتێ بەداخەوە ئەوەی ئەفرۆشتێ و ئەوەی سەرپەرشتەیە کا بۆ دەسەڵاتە دەسەڵات بەکاری دێنێ بۆ کاری خۆی